ڕێز و سڵاو و حورمەتم لە خزمەتی دۆستانی خۆشەویست بە خێراتتان عەرز دەکەم لە درێژەی کار و چالاکیەکانی ناوەندی فەرهەنگی و هونەری بەژین و درێژەی ئەو پانێلانە کە ساڵانی پێشوو لەم ناوەندا بەڕێوەچوو ئەم ساڵیش بەخۆشیەوە لە دەستپێکی ساڵی نوێدا بڕیار وا دراوەکە ئینشاڵڵا هەروە بە شێوەیەکی مەقتەعی و چەند مانگ جارێک بەو جۆرەی ئێستا هەیە پانێلێک دابنرێت بۆ یەکێک لەو کەسایەتە خۆشەویستانە لە بواری جۆراوجۆری فەرهەنگی هونەری و کۆمەڵایەتی ئەوانەدا. ئێستاش بەخۆشیەوە ڕێز کاک جانگیری مەحموودی ئەمڕۆ ئەم پەنێلەی ڕێخستووە هیوادارین پەنێلێکی زۆر باش بێت و هەمومان بتوانین بە باشی کەڵکی لێ وەربگرین و لەسەر ئیزنتان تریبونەکە دەمە خزمەتی بە ڕێز مەحموودی. منیش سڵاو و ڕێزمەیە بۆ سەرجەم دانیشتوانی بە ڕێز و زۆر سوپاس و پێزانین بۆ ئەنجومەنی بەژین بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە. لە ڕاستیە ئەمە تێزی کارشناسی ئەرشەدی من بوو لە دانشگا کوردستانە 2 ساڵ لەمەوە پێش. لە 2 ساڵ لەمەوە پێشەوە هەتا ئێستا لەوانەیە من زۆر مەسەلەن گۆڕانکاریم بەسەر حتا پێشفەرزە بنەڕەتیەکانی ئەم باسەکە ئەمڕۆ قەرارە ئێرە بەم هێنابێت و زۆرێک لە باس و بابەتەکان کە لە ناو تێزەکەمە ئێرە ئەمداوە ئێستا بۆ خۆشم قابلە دفاع نین، بەڵام تا ئەو جێگەی ئەوانەی کە هێشتا بەلام و قابلە دفاعن پێم خۆشە ئەمڕۆ باسییان لەسەرکەین. لەوانەیە دلیلێکی تایبەتیشیەوە بوو بێ کە لە دوای بەرحاڵ دفاعی پایان نامەکەوە بەنسبەت ئەم مەوزوعە زۆر دوورکەوتومەوە، هەم بەنسبەت چوارچێوەی تێۆریکی کارەکە کە متالعاتی پەسا ئێستاعماری خوێندنەوەی متالعاتی فرودەستان بوو و هەم ئەوەیش کە بواری کاریشم زۆرتر بەرەولای جاماعەشناسی کە جاماعەشناسی ئەدەبیات بوو بەرەولای بەرحاڵ کۆمەڵناسی مێژووی کوردستان چوو. بەڵام زۆر خۆشحاڵم کە دووبارە گەڕامەوە سەر ئەم مەوزوعە. من سەرەتا حەزەکەم سەردێڕەکان باسکەم، کولی باسەکەی من ئەبێتە دەستپێکێک لەسەر داڕشتنی گەڵاڵەی کارەکە، پێشفەرزەکان، ئایدیای سەرەکی کارەکە و پرسیارەکان، دوایەوە ئاوەردانەوەیەک لە چەمکە تێۆریکەکان وەک چەمکی گێڕانەوە مێژووی ژێردەستان و چەمکی فەزای بەلاغی ئەدەبیات، دوابەدەوە کورتەباسێکی مێژووی لەسەر مۆدێڕنیتەی کۆلۆنیالیستی لە کوردستان، سەرهەڵێنانی گێڕانەوە میژوویەکان لەسەر کورد، پێناسەکردنی 2 گێڕانەوەی مێژووی کورد، یەکێکیان ڕۆژهەڵاتناسی و دووەمیشیان ناسیۆنالیزمی ئێرانی و دواتر مشتومڕێکی تێۆریک لەگەڵ ئەو بەرحاڵ چوارچێوە تێۆریکە کە بەکارم برووە. بەشی دواتری کارەکەمە بێتە شیکاریەکی کورت و گشتی لەسەر گێڕانەوەی مێژووی ژێردەستان لە سەرجەم ڕۆمانە کوردیەکانی کوردستانی ئێران، واتە من مەبەستم لە ڕۆمانی کوردی لێرە ڕۆمانی ئەزموونی بەرحاڵ ڕۆماننووسی کوردستانی ئێرانە و بۆ ئەوەیش کە ئیساگەر دەرفەتێک ماو و بەرحاڵ دۆستانیش عەلاقەمەند بوون بە شێوەیەکی تەروتەسەلترش مەسەر یەکێک لە ڕۆمانەکان کە من گوڵی شۆڕانم هەڵبژاردووە بۆ ئەم سەمینارەوە دواتر دەرەنجامەکانی کارەکە. خۆپ من بۆ ئەوەی کە دەست پێ بکەم بەم کارە چەندانە پێشفەرزی سەرەکیم بووم، واتە لەوانەیە هەمووشیان زۆر مەسایلها و پێشفەرزایەکی بە جۆرێک هەم سەرنجڕاکێش بەرحاڵ چالش بەرەنگیست بە جۆرێک بن، بەڵام من ئەمانەم پێشفەرز گرتووە، هەرچ دواتر دێم وە لەسەریان بەرحاڵ لێکۆڵینەوەی خۆم هەیە. یەکێ لە پێشفەرزەکانەوەیە کە هەر گێڕانەوەیەکی مێژووی ئایدیۆلۆژیکە و لە خزمەت هێزێک، چایم هێزە دەسەڵات بێ یا هێزێکی مقاومەت و بەرخۆدانێک بێت، کەواتە هەم ئەم گێڕانەوە چە بۆ دەسەڵات چە بۆ بەرحاڵ لایەنی مقاومەت و بەرخۆدان کەماکان ئیدۆلۆژیکە. جا ئیسا باسەکە هەڵەگەڕێتە سەرەمە کە ئێمە چه تعریف و پێناسەیەکمان لە چەمکی ئیدۆلۆژی بێ، ئایا وەکو ئاگایی کاذب چاوی لێ بکەین یا توانین وەکو مەسەلەن چەمکێکی بە جۆرێ باستر و تایبەتتر کە لە خوێندنەوە نوێیەکانە هەیە. پێشفەرزی دۆمم ئەوەیە کە مێژووی کورد لەلایەن هەنێک گێڕانەوەی باڵادەست قۆرخ کراوە. پێشفەرزی سێیەمەوە بووە کە گێڕانەوە باڵادەستەکان کە من لێرە زۆرتر مەبەستم ڕۆژهەڵاتناسی واتە شەرقشناسی و ناسیۆنالیزمی ئێرانیە
لە گێڕانەوەکانیانە کورد وەکو ژێردەست بەرهەم دەهێننەوە. بۆچی ئەڵێن کورد وەکو ژێردەست بەرهەم دەهێننەوە؟ بەخاترەوە کە خودی ئەم گێڕانەوانە سربەخۆ نین، گێڕانەوەهایەکی بە جۆرێ مستەقل و خودبوونیاد نین، بەڵکو لە چوارچێوەی گوتارێکی تایبەتی دەسەڵاتێکی خاسە ئەتوانن خۆ بنوێنن و ئەم دەسەڵاتەش پێشتر کوردی وەکو ژێردەست بەرهەم هێناوە، واتە لە معادڵاتی مۆدرنیتەی کۆلۆنیالیستی خاوەرەمیانە داوە دواتر پێکهاتنی دەوڵەت نەتەوەکان یا لەوانەیە بکرێت ناویشی دەوڵەت نەتەوە نەنجێت بە جێگەی نیشن ستیت لە ئێتنۆستیت باسکەین. دواتر ئەوانە بوون کە کوردیان وەکو ژێردەست بەرهەم هێنا و گێڕانەوەکانیش وەکو بەشی گوتاری ئەم هێزانە کوردیان وەک ژێردەست بەرهەم هێناوە دووبار. و پێشفەرزی دیکە ئەوەیە کە بەرهەماندنەوەی ژێردەستی کورد لە ئاستی گوتاریدا درێژەی ژێردەستی لە جیهانی واقع کە ئەمەش کەماکان هەر ئەدامەی پێشفەرزی سۆم. ئایدیای سەرەکی کارەکە ئەمە بوو ئێستا ئەگەر مێژووی کورد یا ژیانی ژێردەستی لە بەرحاڵ ژیانێکی ژێردەستی لە خاوەرەمیانە هی کوردەکان لەلایەن گێڕانەوە باڵادەستەکانەوە قڕخ کراوە پێشاپێش، کەواتە بە معنی ئەوەیە کە ئەو مێژووە مێژوویەکی بزر بووە، مێژوویەکی گومە و مێژوویەکی خاوەندەنگ نییە، چۆن لە لایەن گێڕانەوە باڵادەستەکانە ئەو دەنگە زەوت کراوە، ئەو ژێردەستانە پەراوێز خراون، هەر بۆ جۆرەکە لە ئەرزی واقعی سیاسیشە پەراوێز خرابوون. لەم وەزعیەتە کە ناوی نراوە بەرحاڵ دۆخی قڕکردن و بزربوونی مێژووی ژێردەستان، ئەوە فەزای بەلاغی ئەدەبیاتە کە ئەتوانێ ببێتە دەرەتانێک بۆ گەڕان بە دوای مێژوو دەنگی پەراوێزخراوەکان. ئەم پەراوێزخراوانە پەراوێزخراوەکان یا چەمکی دیکە ژێردەستان یا شتێکە لەوانەیە زۆریش بۆ منجاڵت بێ هەرە و چەمکی بەشمەینەتانە. و بەشێکی دیکەی ئەو ئایدیاوە بوو کە ڕۆمان وەک ژانری نواندنەوەی ژێردەستان و خەڵکی ئاسایی چاو لێ بکرێت. پێم خۆشە لێرەدا کە چۆن باسی ڕۆمانە ئەم شتێک وەک پێشەکی لەسەر خوێندنەوەی من لە ئەدەبیات و خوێندنەوەی من لە متونی ئەدەبی باسکەم کە من چۆن خوێندکاری کۆمەڵناسی بووم، کەواتە بۆ شێوازەی کە ئەوانەی کە لە حەوزەی نەقدی ئەدەبی و بەرحاڵ ڕەخنەی ئەدەبی کارەکەن تەواشای ئەدەبیاتم نەکردەوە، تەواشای ڕۆمانی کوردیشم نەکردووە. چۆن لەوانەیە پرسیاری سەرەکی ڕەخنەگری ئەدەبی ئەوە بێ کە نووسەری ئەم ڕۆمانە کێیە و ئەم نووسەرە ئەوێ بڵێت چی، سەرەڕای ئەوەی کە زۆرێک لە مەسەلەن قوتابخانە و مەکتەبە جیاوازەکانی ڕەخنەی ئەدەبی ئەم پرسیارە بە جۆرێکتر ئەوروژێنن. بەڵام لە گشتیا بەڕاستی ئەم پێشفەرزە هەیە کە نووسەری سەرەکی ڕۆمانێک خودی نووسەرەکەیە، خودی کەسایەتیەکەی. منتە کۆمەڵناسی ئەدەبیات ئەم شتە زۆر بە مەسئلەیەکی بەدیهی ئەبینێ و پرسیاری ئەسەنەوە نییە کە نووسەر کێیە، هەرچ نەزانێت کە بڵێ نووسەری ڕۆمانێک دەتوانێت کەسایەتیەک بێ، بەرحاڵ مەسەلەن گوڵی شۆڕان حتا نەهایی نووسیوێتی. بەڵام پرسیاری ئەو لەوە دەست پێەکە چۆن پێی وایە کە تاک زادەی کۆمەڵگایە، کەواتە هەر ئایدیایەکی تاکەکانیش بە جۆرێک ئایدیای خودی کۆمەڵگایە. هەر بۆیە نووسەری ڕاستەقینەی ڕۆمان و مەتنی ئەدەبیش کۆمەڵگایە. منتها کامە کۆمەڵگا، مەبەست لە چەمکی کۆمەڵگا چییە؟ مەبەست جۆرێک لە ئاگاهی کۆمەڵایەتیە، ئاگاهی جەمعی. خۆب ئەم ئاگاهی جەمعیە چییە؟ ئەمە پرسیارێکە کە ئەکرێت لەسەری باس بکرێت، بەڵام من بەداخۆ کاتم بەدەستەوە نییە کە لەسەری باسکەم، بەڵام پێم خۆش بووم جیاوازیە باس بکرێت کە مناسم کارم بە نووسەرەکانی شۆ نییە. پرسیارەکانی من بۆ ئەم باسەوە بوو کە گێڕانەوە مێژووە باڵادەستەکان چۆن و لە چێوەی کامە سیاسەتی نویساریدا مێژووی کورد دەگێڕنەوە. استراتیژیەکان و سیاسەتی نویساری ڕۆمانی کوردی کامەن؟ ئایا ڕۆمانی کوردی توانیویەتی بە سازدانی دژە گێڕانەوەیەک لە هەمبەر گێڕانەوە باڵادەستەکان دەنگ هەڵبڕێت؟ و چوارەمین پرسیاریش گێڕانەوە مێژوویەکانی ڕۆمانی کوردی سەر بە کامە ئایدیۆلۆژی یا ئایدیۆلۆژیەکانن؟
چۆن ئەم پێشفەرزە مانگر پێشتر کە هەر گێڕانەوەیەک ئایدیۆلۆژیکە کەواتە گێڕانەوەی ڕۆمانی کوردیش ئەگەر توانی بێتی ببێتە دژە گێڕانەوەیەکیش کەماکان ئەویش سەر بە ئایدیۆلۆژیەکی تایبەتە. چەمکە تێۆریکەکان زۆر سادەن، یانێ لە ڕاستیە زۆر پیچیدەن. مۆتا من پێم خۆشە ئەو شتانەی کە بە کارەکەم دێ لە شیکاریەکانە فقط ئاماژەی پێکەم. لەولاشەو بە حکمی ئەوەی کە بەبوونی دکتۆر ئەمینی و بەرحاڵ جەناب دکتۆر کۆنەپۆشی باسکردنی من لێرە سەرم چەمکە تێۆریکانە بە قۆڵی خۆمان وەک کلاش بۆ هەورامی بردنە. خواهشەکەم من ناتوانم لەسەر گێڕانەوە فقط ئەوە باسکەم کە گێڕانەوە خودی ژیانە، واتە ئەگەر گێڕانەوە ژیان بایەخدارەکات چۆن ژیانی بێگێڕانەوە ژیانێکی بێبایەخە و لەگەڵ ژیان و ئاستی حیوانیە جیاوازیەکی تایبەتی نییە. خۆب ئەگەر گێڕانەوە ژیان بایەخدارەکات، خۆب ئێنجا پەراوێز خستنی تاقمێکی خەڵک لە گێڕانەوەکانە وەکو پەراوێز خستنیان لە خودی ژیانە. من لێرە بەسەندەکەم بەو چەمکە چۆن هەرەوەندە بەکارم دێ جیا لەوەی کاکرێ مەسەڵەن لەسەر ئەنوا و ئەقسامی سوورەتبەندیەکانی چەمکی گێڕانەوە لە ئەدەبیاتە فەلسەفی و کۆمەڵناسیەکانە باس بکرێت. چەمکی مێژوو لە ڕاستیە لەم کارە مێژوو لە ڕوانینێکی تێکهێنانەوە باس کراوە. ببورن من لەوانەیە زۆرێک لە واتاسازیەکانم بۆ لە فارسیەوە بۆ کوردی یا لە ئینگلیسیەوە بۆ کوردی بەدڵتان نەنیشێت، بەڵام ئەتوانم تۆزیحێکی چکۆلە بەم هەرچن حاشیەیشە. تێکهێنان بۆ من واتای واسازیە لە زمانی فارسیە. ئەگەر پێشتر ساختارشەکەنیمان بوو لە زمانی فارسیە و لە زمانی کوردیشا پێیانەوت یا ساختارشەکەنی و شالودەشەکەنیمان بوو لە زمانی کوردیشا پێیانەوت پێک هاتەشکێنی کە هەر دەقاودەقی فارسیەکە بوو، بەڵام ئەو چەمکی دیکانسترکشن ئەسن بمعنی فقط هەڵتەکاندن و بەرحاڵ هەڵوەشاندنەوە نییە، بەڵکو بمعنای هەڵوەشاندنەوەیەکی سەر لە نوێ دروستکراوە. کەواتە من پێم وایە تێکهێنان جوانترە، چۆن هەم تێکدەرە هەم پێکهێنەرە. مێژوو بۆ جۆرە چاولێکرا. ئەگەر مێژوو وەک ڕوانینێکی تێکهێنانە چاولێ بکرێ، ئێمە توانین جیاوازی دابنین لە بینی دوو چەمکی ڕابردوو و چەمکی مێژوو. ڕابردوو شتێکە کە بەسەر چووە، واتە چەمکی گۆزەشتە، بەڵام مێژوو خوێندنەوە یا گێڕانەوەیەکی گوتاریە لەسەر ڕابردوویە کە بەسەر چووە. کەواتە چەمکی مێژوو ئەبێتە چەمکێکی گفتمانی بەنسبەت چەمکی ڕابردوو. وە مێژوو منداڵی گێڕانەوەیە، یانە لە ئەدەبیاتی جەدیدا کە لەسەر تاریخنگاری پەساساختارگەرایانە کارەکرێت، پێیان وایە کە خودی مێژووش جۆرێکە لە گێڕانەوە. واگەر مێژوو جۆرێک لە گێڕانەوەیە، بزربوونی هەنە خەڵک لە گێڕانەوەکانە بەمانای بێدەنگکردنیان لە خودی مێژووشە. هەروەها ئەگەر مێژوو جۆرێک لە گێڕانەوەیە و گێڕانەوە بەمانای ژیانە کە پێشتر باسمان کرد، بێدەنگکردن لە مێژوو بەمانای بێدەنگکردنی ژیانە. کەواتە یەکەمین هەنگاو بۆ گەڕاندنەوەی ژێردەستان بە ژیان و مێژوو تێکهێنانەوەی گوتاری مێژووی باڵادەستەکان. هەر بەو دەلیلە من چۆن کارەکەم لەسەر ڕۆمانی کوردی بوو، بەڵام چۆن هەم پێشفەرزێکم بوو و هەم باشترین ڕێگە بۆ گرتنەوەی دەنگی ژێردەستان، بۆ نواندنەوەی دەنگی ژێردەستان، یەکەمین هەنگاوی دەستپێکێکە لە نەقد و ڕەخنەی گوتار و نواندنەوە باڵادەستەکان کە بەرحاڵ بە جۆرێک ئەو ژێردەستەی کە مەبەستی ئێمەیە ئەوان پێشتر باسییان کردووە، پێشتر لە چوارچێوەیەکی گوتاری خۆیان بەرحاڵ مەفسەلبەندیان کردووە. یەکەمین هەنگاو شکاندنەوەی ئەم مەفسەلبەندیانەیە. چەمکی مێژووی ژێردەستان منم چەمکەم لە زۆرتر بەتاکید لەسەر مطالعاتی فرودەستان یا خوێندنەوەکانی ژێردەستان وەرگرتووە کە مەکتەبێکی مێژوونووسی بوو لە دەی 1970ەوە لە هێندا پێک هات. بەڵام بەر لەوە ڕیشەی مێژووی ئەم چەمکە هەڵەگەڕێتەوە بۆ کەسێک بەناو ئانتۆنیۆ گرامێشی، مارکسیستی ئیتالیایی، کە ئەو ژێردەستان بە وێنەی توێژی داگیرکراوی هێژمۆنی یا هەیمەنە ئەبینێ.
واتە ئەو پێی وایە کە ژێردەستان ئەو کەسانن چ ئەو کەسانە ڕعیەتەکانن کرێکارەکانن جوتیارەکانن و ما باقی بەشمەینەتانی دیکە کە توانای شۆڕشیان نەبووە. بۆچی توانای شۆڕش و بەرحاڵ بەرهەڵسکاریان نەبووە؟ چۆن پێشاپێش جایگا و مۆقعیەتی گفتمانیان بەواسطەی دەسەڵاتەوە قورخ کراوە. ئەمە تێمێکی مارکسیستی بوو، بەتایبەت زۆرتریش لەسەر مەسەلەی جوتیارەکان لە جنوبی ئیتالیا ئەم باسەی هێناکایەوە. دواتر گروپی خوێندنەوەی ژێردەستان لە دای هەشتا توانی ئەم چەمکە دووبارە ببوژێنێتەوە، دووبارە بتوانێت سەر لە نوێ مانایەکی نوێ بەم چەمکە ببەخشێ. ئەویش لە دای 1970 بوو کە ئەم گرووە پێک هات، هەم کاریگەری گرامێشی بەسەرەوە بوو و زۆرترین کاریگەریەکانیش شەڕەگوتاریەکانی دوای سەربەخۆیی خودی هندوستان بوو. چۆن دوای سەربەخۆیی هندوستان دوو جۆرە گوتاری مێژوونووسی پێک هات، یانێ دوو مێژوونووسی تایبەت، دوو گوتاری تایبەت. یەکێکیان درێژەی مێژوونووسی کلۆنیالیستی بوو کە مەکتەبی کەمبریج نمایەندەگیە کرد و ئەوی دیکەشیان ناسیۆنالیزمی هەندی بوو. لە هەردوو ئەم گوتارانە ئەوەی بزر بوو دەنگی ژێردەستان بوو و جایگا و پێگەی فاعلیەتی ژێردەستان و بەش و سەهمی ئەو ژێردەستانەی کە مەبەستی ئەم خوێندنەوانە بوو لە پێک هاتنی دەوڵەتنەتەوە و ئیستیقلالی هندوستان. کەواتە گروپی خوێندنەوەی ژێردەستان دژ بە هەردوو جۆر گوتاری مێژوونووسی بوو و ئایدیای سەرەکیشی ئەوە بوو کە مێژووی ژێردەستان و بەشی ئەوان لە پێک هاتن و سەرکەوتنی ئایدیای نەتەوە یان نەتەوەخوازی ون بووە. هەر پێیان وابوو بەشی ئەوان ون بووە لە نووسینەوەی مێژوو بە دوو دلیل. یەکی ئەوەی کە مەکتەبی کەمبریج پێی وایە سەرەکیترین هۆکاری گۆڕانکاریەکان و گۆڕانکاریەکی تایبەت کە سەرکەوتن و ئیستیقلالی هندوستان بوو بەواسطەی ئەو ئەلیتە بوو کە لە دەستگای ئیمپراتوریە ئیستیعماریەکانە ڕۆشتیان کردبوو. واتە چینی بە جۆرێک نازانم بڵێن چینی کۆمپرادۆر یا بۆرژوایەکی کۆمپرادۆر کە لەوانەیە لای خۆمان بە مانای حامی پەروەری یا نازانم جۆرێک بەکرێگیراوێتی بێت. هەم ئەڵێن ئەمان بوون کە بوو پرۆسەی سەرکەوتنی بەرحاڵ هندیان بەدەستەوە بوو. ناسیۆنالیزمی هندیش پێی وایە نا، اتفاقاً ئیستیعمار و پرۆژە و پرۆسەی ئیستیعمار ئەوەی دروستی کرد وێرانی بوو و ئەوەی توانی ئەو مێژووە سەر لە نوێ دروست کاتەوە و شۆڕشێک بکات و هند سەربەخۆ بێ ئەلیتە سیاسیەکانی ناسیۆنالیزمی هندی بوون. بەڵام مێژووی ژێردەستان ئەو گروپە پێی وابوو کە اتفاقاً هەردوو لا خەریکن مێژوو لە چوارچێوەی گوتارێکی تایبەتە ئەنووسنەوە کە ڕۆڵی سەرەکی هی نخبەگان و ئیلیتە، چە ئیلیتی ئیستیعماری بێ چە ئیلیتێکی ناسیۆنالیستی و بەرحاڵ نەتەوەخواست. ئەوان پێیان وابوو کە بەشی ژێردەستان خوراوە لەم بینە لە دروستبوونی ئەم ئایدیای نەتەوەییە و سەرەکیترین کەسیشیان ڕەناجید گۆها بوو کە لە کتێبی دەسەڵاتی بێهێژمونی دژ بە خوێندنەوە مارکسیستیەکان وێسا و لە کاری لایەنە سەرەتاییەکانی شۆڕشی جوتیاران لە ئەرشیڤەکانی ئیمپراتوریای بەرحاڵ ئیستیعماری بریتانیا بە دوای دۆزینەوەی دەنگی ژێردەستانی بوو کە مەبەستی بوو. دوای بە دوایەوە ئەسپیواک هەیە کە بە شێوازێکتر چەمکی ژێردەستان تێوەریزە ئەکاتەوە. پێی وایە خودی خوێندنەوەی مەکتەبی خوێندنەوەی ژێردەستان نەیتوانیوە بە جۆرێکی ڕێک و پێک و ئەو جۆرەکە واقعاً بتوانێت نەقدی گوتاری گوتارە باڵا دەستەکان بکە، نەیتوانیوە لە چەمکی ژێردەست بکۆڵێتەوە و ئەو گروپە پێیان وابووە ئەمانە نەقدی سپیواکن کە ئەم گروپە پێیان وابووە ئەو چەمکێکە چۆن بڵێم چەمکێکە عامباوەرانە، چەمکێکە زاتگەرایانە هاوکات، چەمکێکە کە ئەیەوێ سەرجەم قشر و بەرحاڵ چین و توێژەکانی کۆمەلگا یەک کاسە کاتۆ لەژێر قاڵبی چەمکی ژێردەستە و ئەو بە بەرحاڵ
چەمکێک بەناو سوژە پێگەی ژێردەستی داهێنێ و باسی ئەوەکە کە ئەم مێژوویەکی ئەپیزۆدیکە و هەر گونە هەر جۆرە گێڕانەوەیەکی مێژووی ناگوزیرەوە ناچارە کە ڕەوایەتێکی ئەپیزۆدیکی بێ نە ڕەوایەتێکی یەکگرتوویەکە مەکتەبی ژێردەستان باسیەکەن و ئایدیا سەرەکیەکانیشی ئەوە بوون لە دەستپێکە کە ژێردەستان ناتوانن دەنگ هەڵبڕن بەرخەلافی ئەو شتەی کە پێشتر لە ئەو مەکتەبی ژێردەستانە باسەکرا چۆن پێی وایە هەر جۆرە دەنگە هەڵبڕینێکی ژێردەستان پێشاپێش ئەم مۆقعیت و پێگەی گوتاریەی دەنگ هەڵبڕینە لەلایەن نخبەگان و ئەلیتە سیاسیەکان و قڕخ کراوە واتە ئەگەر ئەوترێ ژێردەست ئەوە خودی ژێردەستە خەریکە دەنگ هەڵبڕێ لە ڕاستیە ئەوە دەنگی خودی ئەلیتە سیاسیەکانە کە دەنگ و خواست و بارحاڵ مەنافعی خۆیان بە مەنافعی ژێردەستان لە قەڵەمەدەن بەڵام دواتر پێی وابوو کە اتفاقاً نواندنەوە ئەدەبیەکان ئەتوانن بە جۆرێک بەیانێکی پێگەمەند بۆ دەنگی ژێردەستان دەستەبەرکات من لە فەزای بەلاغی ئەدەبیاتە گوزەرێم پێم وابێ هەرەوەندە کەفایەت بکات بۆ ئەو باسانە بەڵام لێرا ئەوە بڵێم کە هەرچن کە سەرجەم ئەو باس و بابەتانە لەسەر چەمکی ژێردەست ئەم کارەکەی گرامێشی هەم مەکتەبی ژێردەستان و ئەم کارەکەی ئسپیواک ئەتوانێت بۆ کاری ئێمە سەرنجڕاکێش بێ ئەتوانێت ئادرێسی نەزەریمان پێبا بەڵام بەڕاستی بەبێ جۆرێک بەبێ مشت و مڕێکی تێۆریک لەگەڵ ئەم چەمکانە من نەمتوانی کارکەم دواتریش دەلیلەکەی باسی یەکەین دەلیلەکەشی اتفاقاً لەم کورتە باسە مێژوویە دەرەکەوێت ئەویش من پێم خۆش بوو لەسەر مۆدەرنیتەی کلۆنیالیستی لە کوردستان باس بکرێت کە چی بوو ئەم مۆدەرنیتە لە کوردستانە چۆن پێک هات ئەم مۆدەرنیتە بەلای منە مۆدەرنیتەیەکی کلۆنیالیستی بوو مۆدەرنیتەیە بوو کە لەوانەیە مەسەلەن زۆر کەس چەمکای تایبەتی تریان ببێ بۆ نمونە مەسەلەن ئەوەتە مۆدەرنیتەی کلۆنیالیستی چەمکی شوڵتسەیە کە من هەڵم بژاردووە و چەمکی خۆم نییە بەڵام مەسەڵەن مۆدەرنیتەی پڕچەک مەسەلەن چەمکی مەریوان وریاقانە کە پێشم وایە میشە توانێت زۆر بە جوانی ئاماژەکە بە بابەتەکان بەڵام ئەو شتەی کە باعث بوو کە ئێمە لەگەڵ مۆدەرنیتە ڕوبەڕوو ببینەوە شەڕە ئیمپریالیستیەکان بوو و بە جۆرێ ئاکامی شەڕە ئیمپریالیستیەکان کە پێکهاتنی دەوڵەت نەتەوەکان بوو لە خاوەرمیانە ئەوان بوونە میانجی ڕوبەڕووبوونەوەی ئێمە لەگەڵ مۆدەرنیتە و لە نێو دڵی ئەم هاوکێشانە بوو کە کێشەی کوردیش دروست بوو من زۆر وەک سەردێڕ باسی یەکەم دواتر ئەگەر وەک پرسیار بوو ئەتوانین باسی زۆرتریان لەسەرکەین و لە نێو دڵی ئەم مۆدەرنیتەی کلۆنیالیستە و لە نێو دڵی ئەم هاوکێشە سیاسی مێژوویانە کە پێک هات گێڕانەوە باڵادەستەکانیش سەریان هەڵێنا کام دوو گێڕانەوە بۆ من یەکیان ڕۆژهەڵاتناسی بوو ئاماژەم پێکردوە دومیشیان ناسیۆنالیزمی ئێرانی من پێم وابوو ڕۆژهەڵاتناسی ئەلبەتە لەسەر بەشی ڕۆژهەڵاتناسی کار زۆر کراوە لەسەر کورد لەوانەیە یەکێ لە باشترین کارەکانیش مەبەستمەوەی لە قاڵبی کتێبێکە کارێکی باشە کارەکەی دکتۆر جەلیل کەریمی بێ بەناو کوردشناسی و مطالعاتە فەساد ئیستیعماری ڕۆژهەڵاتناسی کورد وەکو ئۆبژەی نیگای واقماوی ئیمپراتوری چاولێرەکە و گوتارە مێژوو نووسیەکەشی بە دوای لکاندنی کورد وەکو شەرق بە جەهانە واتە پێکهێنانی کوردستان وەک بەشێک لە شەرق جایسە دواتر باسی یەکەین بە واستەی چە موتیڤ و چە کلیشەهایەک خەریکە و کارەکە و من پێم وایە و استراتێژیە دەقیانە کە ئەستفادەی لێکرە یەکێک گشتبێژیە واتە یەک کاسەکردنەوەی کولی مێژووی کوردستان لە قاڵبی چەندانە چەمکی تایبەت کە خەسڵەتێکی نێواندەقێتیشی پێیا کردووە کولی ئەو کوردناسانە یا کولی ئەو بەحاڵ ڕۆژ هەڵات ناسانە هەر کات لەسەر مێژووی کورد باسەکان بەلا ئەستەسنا حتمەن ئەو چەمکانە لە کارەکانیانە هەیە شتەکە ئێدوارد سەعید پێڵێ سوورەتبەندی ئەستراتێژیکی مەتن یەکیان نامێژووی کردنە واتە کوردستان هەمیشە کوردستانێکە کە مێژووی نییە جایسە نامێژووی کردن یا مێژوو سڕینەوە لە خەڵکانێک دیارە لە ڕاستای چە سیاست و دەسەڵات و ئاکامێکایە یەکێک لە کارەکانیان ناهاوکات سازیە یا ناهەمزەمان سازی کامەش بە نمونە باسی یەکەین و
تایبەتمەندترینیشیان ئەگزۆتیزمە و دروستکردنی جغڕافیایەکی تەخەیوڵی بە قۆڵی ئێدوار سەعید لە کوردستان. ناسیۆنالیزمی ئێرانیش کورد وەکو ئەویدی ژێردەست ناوزە دەکا و گوتاری مێژوو نووسیشی ئەوەی سەلماندووە کە هەر ئاوا سیر تەواشای کردووە ئێستا لە هەر دەورەیەکی تایبەتی تاریخیا توانێ ئەم ئەویدیە کە ناوی کوردە بە شێوازێک بەرحاڵ سوورەت بەندی کراوەتەوە و استراتێژیەکانی ئەوانیش گشت بێژیە کەماکان ئەو شتەی کە فارسیەکەی بێت تا اقتصادێت تەرد و شمول. من لێرە نووسیومە ئابووری پەڕگری پەراوێز خستن. هیوادارم دوات ئەگەر بتوانن ئەمانەتان معادڵایەکی باش نییە بە نەزەرتان بۆم یاداشکەن و پێشنیاریشم پێبن مەمنونتان نەبم. یەکێک لە کارەکانی دیکەش ناوسڕینەوەیە. من دواتر دێمەوە سەرم ئەستراتێژیانە کە باسمان کرد. منتا ئەوەی کە من نەمتوانی و نەمەتوانی بەبێ خوێندنەوەیەکی ڕەخنەگرانە حتا لەگەڵ چەمکەهایەکی زۆر ڕەخنەگرانەی ئەدەبیاتی پەسای ئیستیعماری ڕوبەڕووبمەوە چەندانە دلیل بوو. واتە من چەندانە پرسیارم بوو کە پێم وابوو دۆخی سیاسی و دۆخی مێژووی و ساختاری کوردستان خاوەن هەنێ جیاوازیە لەگەڵ ئەو شتەی کە ئەوان باسیەکەن. پرسیارەکانم ئەمە بوون. من بەبێ وەڵامدانەوە بم پرسیارانە زۆریشیان ئێستا بۆم هێشتا وەڵام نەدراونەتەوە. بێ وەڵامدانەوە بم پرسیارانە نەمەتوانی کارکەن. یەکێ ئەوەی کە ئایا کوردستان تووشی ئێستعمار هاتووە کە من بە تایبەت ئەمەویست بە سنەتی پۆستکۆلۆنیالیزم و خوێندنەوەی ژێردەستان باسی لەسەرکەم. یەکێ بۆ من ئەو پرسیارە زۆر گرنگ بوو کە ئەگەر تووشی ئێستعمار نەهاتووە کەواتە ئەم تێۆریانە بێجایەگان. چۆن ناکرێم ئەم تێۆریانە لە هەر وەزعیەتێکە لە هەر جێگەیەک و وڵاتێک و کە خاوەن مەسەلەن ساختارهای سیاسی مێژووی جیاوازە ئەم چەمکە تێۆریکانە بسەپێنین بە واقعیەتهای اجتماعی سیاسی خۆمان. یەکێ ئەوە بوو کە ئەگەر تووشی ئێستعمار هاتووە بۆچی نە دەوڵەتێکی ئێستعماری دروست بوو و نەبوو بە نیمچە کولوم. هەتا هەرکات کە جێگەیە تووشی ئێستعمارە هات دواتر یا دەوڵەتێکی ئێستعماری دروستە بوو یا وەزیەتێکی شەبه ئێستعماری کە بە شێوەی غەیرە مستەقیم حاکمیەتی بەسەر ئەکرا. بەڵام ئەو شتێکە ناوی کوردستانە هیچ کام لەم تەجروبانەی نەبووە کە تەجروبەهایەکی عامی ئێستعمارین. خۆپ ئایا ئەکرێ باسی شێوازێکی تایبەت لە کڵۆنی بوونی کورد بکرێت ئەگەر پێمان وایە کە بەڵێ کەماکان ئەم ئەستعمارە ڕووی داوە بەڵام لە قاڵبی ئەم دوانەشا جێناگرێ ئایا شێوازێکی تایبەت هەیە و ئەگەر ڕۆتی سیاسی و مێژووی کورد بە هەمان ئاقارێکدا نەچووە کە هیندستان و باشووری ئاسیا مەبەست پێکاتنی دەوڵەتنەتەوە پۆستکۆلۆنیالیستیەکانە پەیدا ڕۆشتووە چۆن نەکرێت ئەو تێز و تێۆریانە کە هەڵقڵاوی هاوکێشە سیاسی و مێژوویەکانی ئەوانە مێژوو ئەدەبیاتی کوردی پێ بخوێنرێنەوە. ئەمەش پرسیارێ بوو کە من زۆر دەرگیری بووم. بەڵام دواتر توانیم بە هەنێک لەم پرسیارانە وەڵام بەمەوە ئەمانە گشتی مقدمە چینین بەڕاستی وەوەی کە بگەین بە باسی ئەدەبیات چۆن لە ڕاستیشە ئەمە لە وەک پەرانتز من زۆر خوێنەرێکی جددی و حرفەیی ئەدەبیات نیم. من مەسئلەیەکم بوو و ئەو مەسەلەی ژێردەستان بوو. لە مێژووە بە هەنێک دلیل لە مێژوو نووسی کوردیا بۆی نەگەڕام واتە ئەو مێژوو نووسیە کە لەلایەن کوردۆ نووسراوە ویستم لە ئەدەبیاتە بۆی گەڕم هەرچەند بە نسبەت ئەدەبیاتی کوردی کەم تەرخەم نەبووم و شاید بڵێم زۆربەی زۆری کارەکانیشم خوێندبێتەوە. بەڵام باسی منەوە بوویسەکە ئەگەر وایە کە تێۆری لەگەڵ واقعیە و تێۆریە من هەڵم بژاردووە لەگەڵ واقعیەتی سیاسی و تاریخی من ناخوێنێتەوە ئێمە چی بکەین؟ ئایا کێشە لە خودی تێۆریەکەیە یا واقعیەتە سیاسی مێژوویەکەی ئێمە ئەوەندە دۆخێکی ئاوارتەیە کە ناکرێ بە هیچ چەمکێکی تێۆریک بخوێنرێتەوە. من دواتر بە خوێندنەوەی بڕێ بابەتی دیکە گەیشتم بۆ قەناعەتەکە خودی تێۆریەکان کێشەیان هەیە. واتە ئێمە لەگەڵ ئەو شتەی کە پێوترێ بە جۆرێ پرسیانتۆلۆجیای تاقانە لە فارسیشە
هەستی شەناسیە تەکین و هەستی شەناسیە منفەردی تێۆریەکانە. بە چه معنا؟ بۆ معنا کە لە ڕاستیە ئەو ئەدەبیاتی پەسای ئێستعماریەوە بەتایبەت خوێندنەوەی ژێردەستان لەسەر چەمکی ژێردەستان کە سەری هەڵێناوە لەناو مێژووی سیاسی کۆمەڵایەتی و بەرحاڵ اقتصادی جێگەیەک وڵاتێک بەناو هندوستان سەری هەڵێناوە. هندوستانێک کە تووشی ئێستعمار بووە بە شێوەیەکی ڕاستەوخۆ کە کورد ئەم شتەی بەسەر نەهات، هندوستانێک کە بەرحاڵ دواتر سەربەخۆ بوو و دەوڵەتنەتەوەیەکی هندی پێک هات کە ئەمیش لێرەدا ڕووی نەدا و دوای 40 ساڵ لە دروستبوونی دەوڵەتنەتەوە لە هند و 40 ساڵ مێژوونووسی ناسیۆنالیستی لە هند پرسیارێک دروست بوو کە بۆچی لە دەی هەشتا یانە 40 ساڵ مێژوونووسی ناسیۆنالیستی دوای شکڵگرتنی دەوڵەتنەتەوە لە هندوستان پرسێک شکڵی گرەوەی کە ئایا ئێمە ئەتوانین بەدەرگ لە مێژوونووسیە ناسیۆنالیستیە ئەلیت پەروەرە مێژوویەکتر بنووسینەوە؟ بەڵام ئێمە لەگەڵ ئەم پرسیارە تا ئێستا ڕوبەڕوو نەبووین، یانە بەهۆی ئەوەی کە ئەتفاقەن ساختارە سیاسی و کۆمەڵایەتیەکانی ئێمە جیاوازن. و باسێکتر کە لێرە هەیە ئەوەیە کە ئەکسەری ئەو کێشانە کە پێش دێ، یانە ئێمە تێۆریەکمان هەیە منتها لەگەڵ واقعیەتەکەمان ناخوێنێتەوە. زوو ئەڵێن کێشە لە خودی واقعیەتەکەیە کە جێناگرێ ناو تێۆریەکە، وەگینە تێۆریەکە بێ کێشەیە، چون تێۆریەکە بانگەشەیەوەکە کە تێۆریەکی بەرحاڵ جامع و شامڵە. بەڵام کێشەکە ئەوەیە کە ئەم تێۆریەی ژێردەستان و خودی چەمکی ژێردەستان هەڵقوڵاوی دڵی مێژوویەکی تایبەتە، مێژووی هندوستان کە وەختێ ئەم چەمکە دێتە ئاستێکی نەزەری و ئاستێکی ئینتزاعی ئەبێتە چەمکێکی گشتی و چەمکێکی کولی و عامباوەرانە کە ئەنگارەکرێ کولێک لە مێژووی وڵاتە جیاوازەکان بە بوونی ساختارە کۆمەڵایەتی و جیاوازەکانیان پێ بخوێنرێتەوە. بەو دەلیلە پێوترێکە تێۆریەکان خاوەن بوعدێکی هەستی شەناسی منفەردن و ناتوانن چۆن خۆیان مەفاهیمێکی منفەردن و دواتر ئەبنە مەفاهیمێکی ئینتزاعی و عام لە ئاستی تێۆریکە ناتوانن هەنێ لە واقعیەتەکان بخوێنەوە. من ئەمەشم بەخاتر یەک شت هەڵبژارد، دەیلەکەشی بۆ منەوە بوو لەوانەیە ئیسە بۆ زۆر کەس جۆرێک مغالطە بێت، بەڵام من واقعا باوەڕم بەم مەسەلە هەیە کە ئەکرێ وا بەرخورد بکرێ بۆ ئەوەی کە ئەوان من ئەمەویست لەم کارە و حتا بەرەساسی دەیتاکانی ڕۆمانەکان کورد وەکو ژێردەست ببینم، واتە چەمکی مەسەلەن ئەقەلیەت بە عنوان ژێردەست لە کارەکەما هەڵبژێرم. ئەمە باعثە بوو کە مەسەلەن ئەگەر زۆرێک نەقدی ناسیۆنالیزمی هەندیەکرێ و چەمکی کوردی بە واستەی ناسیۆنالیزمی کوردی سەری هەڵێناوەی تر پێشترێمە یا مەسەلەن نازانم مەسەڵەن عەشیرەی مەسەلەن یانوت سەر بە فڵان عەشیرەین منتا دوای ناسیۆنالیزمی کوردی پێکا دەبینی کە چەمکی کوردیش وەکو مایەکی جەمعی و مایەکی فەراقەبیلەیی پێک دێ. ئەگەر ئەو دوو چەمکە ئاوا هاوخانیەک و نزیکایەتیەکیان بەیەکەوە هەیە، ئایا من تووشیەوە قەزیە نەبووم کە مەسەلەن بوترێ خۆب اتفاقان خودی ڕۆمانەکانیش ئەگەر قەرارە کورد وەکو ژێردەست ببینن بە ڕێژکەی ناسیۆنالیزمە نەچوون ناسیۆنالیزمێک بە ئیدعای تئۆریەکە خەریکی بێدەنگکردن و بەرحاڵ قڕخکردنی دەنگی ژێردەستانە. من لێرە لەگەڵ ئەو مەسائلانە ڕوبەڕوو بووم و دواتریش گەیشتم بۆ قەناعەتە کە چۆن وەزعیەتی تاریخی ئێمە جیاواز بووە بەپێی ئەو شتانە کە باسمان کرد، ناکرێ ئاوا مەفاهیمە ئینتزاعیەکان وەک مەفهومی جۆری ڕوانینی ئەوان بە چەمکی ناسیۆنالیزم ئێمەش ئاوا بڕوانین. ئەگەر ئاوا بڕوانین کەواتە کولی ئەدەبیاتی کوردی هیچ کارێکی نەکردووە ئیلا بێدەنگکردنی دەنگی ژێردەستە. بەڵام ئایا ئەکرێمە باس لەوە بکەین کە ئەم ژێردەستانە لێرە جیاوازن و ئەم تێۆریانە تێۆریهایەکی منفەردن و ناکرێ بەبێ مشت و مڕێکی تێۆریک ناکرێ ئەم دۆخەی پێ بخوێنرێتەوە. من پێم وابوو کە بەشە دووەمیەی قسەکە دروسترە کە واقعاً بەبێ مشت و مڕێکی تێۆریک ناکرێت لەگەڵ چەمکی ژێردەست لە ناو ئەدەبیاتی کوردیە بەرحاڵ معامڵە بکرێت و باس بکرێت.
لێرە ئەو ڕۆمانانەی کە من پێم خۆش بوو ئیسە بە شێوەیەکی کورتیش باسییان لێ بکرێ ڕۆمانهەیە بوو وەک پێشمەرگە ڕۆمانی هاوارەبەرە میرزا گوڵی شۆڕان زینوی بەتەم گۆمی بەردەلانکێ مان و نەمان دوعا بۆ ئارمەن کڵاولار و قەرەچی کە ئەم دوانە فارسین باڵندەکانی دەمبا کۆچی شامار نەفەستەنگی گابۆ ڕۆژیانەوە بە کاتی سیروان بەداخەوە پێم وابێنە دەرفەتی ئەومان هەیە کە بەوردی لەسەر تەکتەکی ئەم ڕۆمانانە قسە بکەین و لەوانەیە لە تااقەتی ئەم کۆڕەش بە دەربێ بە سوورەتی بەحاڵ بەوردی لەسەر هەرکام لە ڕۆمانەکان من پێم خۆشە بە شێوەی گشتی لەسەر استراتیژیە گێڕانەوەیەکانی یا ئەو شتێکە پێ وترێ سیاسەتی نویساری کولی ئەم ڕۆمانە کوردیانە کە لەوانەیە کولی ڕۆمانە کوردیەکانی کوردستانی ئێرانیش نەبن بۆ وێنە مەسەلەن پێشەوا قاقا پێدەکەنەی کاوان نەهایی من بەڕاستی نەم خوێندووە چون نەشم خوێندووە ناتوانم قسەشی لەسەرکەم یا لەوانەیە مەسەلەن ڕۆمانی شاربەدەری حەسەنی قازی ئەگەر اشتبانەکەم ئەویشم نەخوێندووە ناتوانم لەسەرەوەش قسەکەم بەڵام ئەمانە ئەکرێ بە شێوەی گشتی باسییان لەسەر کرێ یەکێ لە سیاستە من دابەشم کردووە بە چەندانە استراتێژی یا سیاسەتی نویسار لەم ڕۆمانانە وەکو ئەزمموی ڕۆمانی کوردی لە کوردستانی ئێران یەکی ئەوەی کە زمانی کوردی خۆی سیاسەتێکی نوێشتاری و دەقیە بە چەمانە ئەگەر چاو لێ بکەین سەرجەمی ئەدەبیاتی پەسایەستەعماری ئەو شتێک کە پێوتری ئەدەبیاتی پەسایەستەعماری زۆرتر نووسینهایەکە کە بە زمانی دەسەڵاتە باڵا دەستە ئێستیعماریەکان نووسراوە واتە ئەگەر ئێمە مەسەلەن خودی دەوڵەت نەتەوەی ئێرانی بە درێژەی ئەستەعمار بزانین و ببینین بەڵام بە شێوەیەکی جیاوازتر ئەگەر ئەوە مەسەلەن کولی ڕۆمانە کوردیەکان ئەگەر بمان ویستایە بە شێوەی ئەدەبیاتی پەسایەستەعماری چاوی لێکەین کولی ڕۆمانە کوردیەکان مەسەلەن بە زمانی فارسی بنووسرایەن هەرچونکە بە زمانی فارسیش هەمانە لەو کارانە بەچە بەو دەلیلەکە لە ئەدەبیاتی پەسایەستەعماریە لە زمانی باڵادەست زمانی باڵادەستێک کە ئێستەعمارتی کردووە کەڵک وەرەگیرێت اتفاقاً بۆ ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ئەو زمانە یعنی لە ئاستی خودی زمانە لەگەڵ یا ڕوبەڕوو ئەبێت جاری یەکەم دێت ئەو زمانە بۆ ئەوەی بۆ نووسینی خۆی تەساحوب بکات و دواتر بە دەستێوەردان لە زیبایی شناسی مەتنی زمانی مسەلەتە دێت هەم ڕەد و ئینکاری زمانی باڵا دەست دەکات و هەم دەنگی خۆی دەرابڕێت ئەم شتەمانێمە لە کوردیان نەبووە حتا ئەو ڕۆمانانەش کە بێژگە لە کارەکەی کۆچی شامار و نەفەستەنگی فەرات حەیدەر گۆران ئێمە ئەویش زۆر زەعیف ئەکرێ لەو قاڵ بە ئێستراتێژیە مەتنی و زوانیانەیە ئەدەبیاتی پەسایەستەعماری باسی لەسەر کرێ وە کارەکانی ئیبراهیم یونسیش کە بە فارسینە و دوو ڕۆمانەی هیچ کام لەم شتانەی کە ئێستراتێژیهای تەساحوب و دەگەردیسی یا ڕەدوێنکار بێت یایان نییە بەداخەوە بەڵام بۆچی زمانی کوردی ئەبێتە سیاسەتێکی دەقی بۆچی سەرجەم ڕۆمان نووسەکان ڕۆمان نووسە کوردەکان ویستویانە زمانی کوردی بۆ نووسینی ڕۆمانەکانیان هەڵبژێرن من کارم نییە ئەوان مەسەلەن من کارم نییە کە مەسەلەن کاک عەتای نەهایی بۆچی زمانی کوردی هەڵبژارد کارم نییە کە مەسەلەن ڕەحیمی قازی کە ڕۆمانی پێشمەرگەی دەستپێکی ڕۆماننووسی کوردی لە کوردستانی ئێرانە بۆچی زمانی فارسی هەڵبژاردووە بەڵام بە شێوەی گشتی لەسەر کول ئەو ڕۆمانانە بۆچی زمانی کوردی هەڵبژارد لەسەر ئەو ڕۆمانانە ئەکرێ ئاواز باس بکرێت کە لە ڕاستیە خودی ئستراتیژیە زمانیەکان و خودی سیاسەتی نوێشتەر لە ئەدەبیاتی پەسایەستەعماریە ئەویش سیاسەتێکی مستەقل نییە و هیچ استراتیژیەکی متنیش سربەخۆ نین خود بنیاد نین بەڵکو ئەوانیش لە دڵی ساختارهای کۆمەڵایەتی تاریخی کۆمەلگاکان و کۆمەلگای ئەستەعماریەکانەوە سەریان هەڵێناوە ئەگەر وایە و ئەگەریش پێشتر باسمان کرد کە دۆخی کوردستان و کوردستانی ئێران جیاوازەوە بەعام کورد وەکو ئەو ئەزمونە ئێستەعماریانە نییە کە باسمان کرد پێشتر لێرە دەرەکەوێ کە جیاوازیەکان بۆ چییە لە واقع دەوڵەتە ئەستەعماریەکان هەر جێگەیە کە ئەبووە مستەعمرەیان زمانی ئەو خەڵکەیان و زمانی ئەو
نەتەوەیان لەبەین نابرد اتفاقا لە زۆر جێگە هەڵیانەدا بۆ گەشەی ئەو زمانە ئێمە ئەو شتە لە خودی بەشای متەفاوەتی کوردستانی شائبینین ئەبینین کە اتفاقا کۆنسۆلگەری بریتانیا بوو کە گەشەی ئەدا بە زمانی کوردی لە سەردەمی خۆی مەسەلەن لە کوردستانی عێراق و لە سووریەشا ڕێگر نەبوو یانە ئستعمار لە سووریەشا ڕێگر نەبوو لە بڵاوبوونەوە و چاپبوونەوەی زمان و ئەلفبای کوردی و ئەمانە منتە لە دوای دروستبوونی دەوڵەت نەتەوەکان لە خاوەرەمیانە ئەبینی اتفاقا ئەم شتە بە هیچ عنوانی تر نامێنێ واتە زمانی کوردی نووسین بە کوردی تا سەردەمێکی زۆر ئەمکانی نووسین نییە و ئێمەتر نابینین مەسەن کتێبێک بنووسرێ بە کوردی ئەجازەی نووسینێک بێ بە زمانی کوردی ئەمە سیاسەتی ئستعمارگەرە بینولملەلیەکان نییە ئەمە سیاسەتی بە قەوڵی ئیسماعیل بیشکشی سیاسەتی شۆرەکای منتەقەیی دەوڵەتە ئیمپێریالیستیەکانە واتە ئەوان بوون کە پێیان وابوو ئەبێ لە ناو ببەن و بەڵام لەولاوە ئستعمار گەشەشی ئەدا هەر ئەمە باعثە بێت ئەمە وەکو ئستدلالی دووەمیشەوەیە کە سەرهەڵێنانی دەوڵەت نەتەوەکان لە خاوەرەمیانە لە دۆخێکی سیاسی و اقتصادیە سەریان هەڵێنا چۆن ئێمە باوەڕمان وایە کە دەوڵەت نەتەوەکان بەرحاڵ زۆرێک لە مارکسیستەکان ئەڵێن کە دەوڵەت نەتەوە درێژەی ڕشتی بەرحاڵ بۆرژوازی و پاساوێکە بۆ بەرحاڵ سەرمایەداری و سەنعەتی بوون وەم قەزیانە منتها لە خاوەرەمیانە ئێمە ئەبینین کە اتفاقان ئەگەر لە ئینگلیسا بە جۆرێک تەرەتۆبێکی تاریخی بوو لە بینی شکڵگرتنی بۆرژوازی ئێنجا دروستبوونی ئیدەینەتەوە لە خاوەرەمیانە هەمچین شتێکمان نییە ئینگلیسێکە خۆی قەلبی سەرمایەداری و ناسیۆنالیزم ئەوانە بوو لە خاوەرەمیانە اتفاقا لە نەبوونی ڕۆشت و تەوسعەی سەرمایەداری یا بەکەمێک چاوپۆشیۆ لە تەوسعەیەکی زۆر مەحدودی ڕەوابەتی سەرمایەداری ناسیۆنالیزم شکڵی گرت کەواتە تەرەتۆبە تاریخیە نەبوو ئەگەر نەبوو چه شتێک ئەیتوانی ببێتە بنەمایەک بۆ بەسیجی سیاسی نیروهای متەکەسری ئیجتیماعی لە ئەو وڵاتانە ئەو شتە ئیدەی فەرهەنگ بوو زمان بوو نژاد بوو زمانی مشترک نژاد و ماباقی چەمکە فەرهەنگیەکان بەو دەلیلە کە سەرمایەداری شکڵی نەگرت بوو و یا تەوسعەیەکی مەحدودی ڕەوابەتی سەرمایەداری بوو لەو لاشە هۆڤیەتەکان هۆڤیەتێکی فروملی بوون هۆڤیەتێکی قەبیلەیی و فەرقەیی بوون نیاز بوو ئەگەر سەرمایەداری و ڕۆشتی بازار ناتوانێ باستەولیدی ئیجتیماعی ئەوان بەنسبەت قەبیلە و بە جۆرێ فەرقە ببڕێت و بەرەساسی بازار فەردێکی ئینتزاعی دروستکات ئەوە زمان و بەرحاڵ ئیدەی زمانی هاوبەش و زمانی واحد بوو کە ئەیتوانی نیروهای ئیجتیماعی سیاسی بەسیجکە بۆ نمونە لە ئێران ئەم شتە دروست بوو لەلایەن ڕۆشنبیرەکان و بەرحاڵ پەرەی پێدراوە دواتر لە دەسەڵاتیشا تەسبیت بوو لە دەسەڵاتی پەهلەویشا تەسبیت بوو ئەم شتە و ئەمە باعث بوو کە ئەسڵ زمانی کوردی بە معنی واقعی نەمێنێ من ئەم دوو دەلیلە ئەبینم کە باعثە بێت دواتر زمانی کوردی ببێتە ئستراتژیەکی مەتنی بۆ نووسینی ڕۆمان من ئەو دوو دەلیلەی بۆ ئەبینم وە سەرجەم ڕۆمانەکانیش بە زمانی کوردی نووسراون یەکێتر لە استراتژیەکان نووسینەوەی سنەتی زارەکی و سیاسیکردنی فۆلکلۆرە لێرە نووسراوە بە تایبەت لە هاوارەبەرە و میرزا و گوڵی شۆڕانە ئەم شتە زۆرە بینرێت اتفاقا دلیلیشی دووبارە هەرە بێتە ترس لە فەوتانی زمان مەسەلەن ئێمە ڕۆمانی هاوارەبەرە هەر لە دەستپێکەوە لە پێشەکیەکەیان نووسراوە کە من زۆرتر بە هیوام زمان و زمانی کوردی و وشە کوردیەکان بپارێزم یانە تۆ وەختە هاوارەبەرە خوێنی تۆ ناتوانی زۆر لەگەڵ ئەو وشانەکە نووسراون ئەحساسی مەسەلەن نزیکایەتیکەی چۆن ئەوە وشەکان کۆنن ئەوە بە قەوڵی نووسەرەکەی وشەکان ڕەسەنن لە قاڵبی ڕۆمانێکە نایەوێ بفۆتێن
ئەم کارە اتفاقاً لە داستانی شاکرێ مەسەلەن تۆ لە داستانی پێکەنینی گەداشە هەرم کارە هێ من وەختێ دێت پێشەکیەکی بۆ نووسێ هەرم شتە باسەکات لە هاوارەبەرە هەمچین شتێک ڕووی داوە و لە ڕۆمانی بەتایبەت میرزا کە هەردووکیان هی کەسێکە ناغەی فەتاحی ئەمیری لە هاوارەبەرە بەیتی لاس و خەزاڵ داستانی کراوەتەوە یەکێ لە سیاسەتە مەتنیەکانی ئەدەبیاتی پەسای ئیستیعماری نووسینەوەی فۆلکلۆر نووسینەوەی ئەدەبیاتی شەفاهی بووە لە سەرجەم ڕۆمانەکان کە کرێمورکی ڕۆمانهای پەسای ئیستیعماریان لێ بنرێت لە ڕۆمانی کوردیشە مەسان لە میرزا ئەو کارە ئەکرێت بەیتی لاس و خەزاڵ بەردەوام لە بینی گێڕانەوەکانە لە بینی دیالۆگی کەسایەتیەکانە ئەگێڕدرێتەوە بەڵام فقط ئەگێڕدرێتەوە مەرحەلەیەکی پێشکەوتوتری کارەکەی گوڵی شۆڕانی عەتانەهاییە عەتانەهاییش هەم گوڵی شۆڕان خودی بەیتی لاس و خەزاڵە خودی یاسان عنوانی کارەکەی و هەم اتفاقاً زۆر جار کەسایەتی یەکەم و قارەمانی ڕۆمانەکە ئەشۆبهێنێ بە خودیشی ناوی کەسایەتیەکەش لاسە هەر لە لاس و خەزاڵ و گیراوە لە ڕۆمانەکەشە باسی یەکرێ و ئەشی شۆبهێنێ بە لاسی ئەفسانەی بەیتی لاس و خەزاڵ منتها لێرە پیشڕەفتێک کە هەیە ئەوەیە کە ئەو فۆلکلۆرە بەجێگەیەوە کە فقط بگێڕدرێتەوە سیاسی کراوەتەوە واتە ئەو شتێک کە مەسان پێ ئەوترێ باسپەیرەنگدەهی بە ڕەوایەت هاتووە دووبارە لە قاڵبێکترا ئەم بەیتی لاس و خەزاڵە و ئەم ئەدەبیاتی شەفاهیەی بە جۆرێک داڕشتووەتەوە ئەویش ئەوەیە کە مەسەلەن لە ناو ڕۆمانە لاسێکە لە ئەفسانەکانە لاسێکە بە دوای مەعشوقەکەیەوەیە لە ڕۆمانی گوڵی شۆڕانە لاس مەعشوقەی هەیە منتها ئەم مەعشوقەی ئیدەیەکی سیاسی نەتەوەیە کە لە ناو ڕۆمانەکە بەناو کۆماری مهاباد باسیەکە و لەوێشە خودی عشقەکەش ئەبێتە چەمکێکی سیاسی کە ناوی سەربەخۆیی و بەرحاڵ مقاومەتی سیاسیە لێرە من پێم خۆش بوو ناوی سیاسیکردنەوەی فۆلکلۆری لێ بنێم کە پێم وابێ زۆر سەرکەوتووە ئەو کارە لەو زەمینە یەکێتر لە استراتیژیەکان بیرەوەری گێڕانەوە و داستانیکردنەوەی ترۆما مێژوویەکان ئەم شتە زۆر سادەیە واتە لە هەر کارێکی لە هەر ڕۆمانێکە ئاکرێ بەشێکی تایبەتی یا کولی ڕۆمانەکە دابنرێت بۆ گێڕانەوەی بیرەوەری و حتا خودی ڕۆمانیش بە جۆرێک خاترەگوییە بە جۆرێک لە جۆرەکان منتها بۆچی لێرە وتومانە کە مەسەلەن ئەمە استراتیژیەکی تایبەتە لێرە من نتوانم چەند شت باسکەم یەکێ ئەوەی کە ئەگەر پێشتر وتمان مەسەلەن خاترەگویی بەشێک لە ئاگاهی جەمعی کۆمەلگایەکە و ئاگاهی جەمعیشێکێ لە بنیادەکانی دروستکردنی چەمکی نەتەوە و بەرحاڵ ئیدەی نەتەوە و ئەگەر ئاواکە مەسەلەکە ببینین خاترەگویی لە ڕۆمانی کوردیە زۆرتر خۆی ئەخاتە بەرچاو کە بۆچی ئەم شتە هەیە لەوانەیە ئەمان بە تەکنیکێکی سادەی ڕۆمان نووسی ببینرێت لە نەقدی ئەدەبیات منتها لەو چوارچێوەی کە من پێم خۆشە باسیکەم ئەمە بێتە استراتیژیەکی تایبەت بۆچی چۆن دەسەڵات ئەگەر بتوانێ مێژوو و ڕابردوو کۆنتڕۆڵکات و ئەگەر بتوانێ خاترە بتوانێ ئەو مێژووە و ئەو بەسەرهاتانە بتوانێت کۆنتڕۆڵیان کا لە بینیان ببا ئێستەشی لە بین برووە حاڵێکا کە مەسەڵەن خاترە ئەبێتە یا بیرەوەری گێڕانەوە ئەبێتە پردێک لە نێوان ڕابردوو ئێستاکە و داهاتوش بەو دەلیلە مقاومەتکردن لە بەرامبەر دەسەڵات اتفاقاً هەمان مقاومەتکرد هەمان گێڕانەوەی خاترەیە لە هەمبەر فەرامۆشیە ئابە و جۆرە ئەگەر ببینرێت ئەکرێمە وەکو استراتیژیەکی تایبەت چاوی لێ بکرێت ئەم شتە لە گوڵی شۆڕانە زۆر تایبەتە بەو دەلیلە کە گوڵی شۆڕان خودی دەستپێکی کارەکەش بە گەڕانەوەی لاسەوەی لاس کوڕی گەورەی وسوواقا دوای 15 ساڵ لە مردنی شتێکیەوە گەڕایەوە وەلاسێک کە ئەگەڕێتەوە یەکەمین پرسیارێک کە هەیەی پرسیار لە ڕابردوویەتی تووڕای بێ لە دایکی کە ئەڵێ
نیو سەدە لە عمرم لە دەستی ئێوەیە پێم بدەنەوە بزانم من هۆڤیەتم چییە لەکوێوە هاتووم و بۆ کوێ ڕۆم و ئەمانە دەستپێکی کارەکەن منتا خودی پەیرەنگی ڕۆمانەکە کە بە واستەی خاترەگویش بەست پێیاکە لە یەکەمشتی خودی بەسەرهاتی خەڵکی ئەو شارەوە لاسەوە دەست پێیەکە لاسێکە لە دایکی ئەپرسێ چی بووە من چیم بەسەرهات و دایکیشی جوابێکی ناداتۆ بە خاتر بڕێ هەنێ مەسایل و لاس هەڵەگە ئەچێت بۆ ناو ماڵەکە و قورعانێکەیە قورعانەکە دائەگرێت و ناو قورعانەکە نووسراوە لاس کوڕی گەورەی و سواقە خوا دەست بە شان و باڵیەوە بگرێشتێکی ئاوا 3 ڕۆژ بەر لەوەی کە ڕووسەکان هێرش بێرن لەدایک بوو. و دواتر ڕۆمان بە میانجی خاترەکانی لاسە کە ئەگێڕدرێتەوە. ئەمە دواتر لە بەشی تەیر و تەسەلی هینا باسی یەکەین و لە باڵندەکانی دەم با اتفاقاً کە کاری عتای نەهاییە دووبارە مهرەبانێک هەیە کە لە ئەوروپاوە گەڕاوەتەوە بۆ کوردستان بۆ شاری بانە و ئەیەوێت تەجروبەی نەسڵی ئەنقلابی 57 تەجروبەی ڕەفێقە چریکەکانی بگێڕێتەوە. یانێ ئەیەوێت داستانێکیان خودی داستانەکە یانە گێڕانەوەکە لەسەر خاترەیەک سەردەمێکی پێشووە لەناو ڕۆمانەکەش مهرەبان کەسێکە نووسەرێکی ئەدەبیە کە ئەوێ ڕۆمانێک لەسەر بەسەرهاتەکانی فەرهادی ڕەفێقی کە مبارزێکی چریکە و ئێستا تووشی 1000 جۆر نەخۆشی و خەمۆکی و ئەفسردگی هاتووە بگێڕێتەوە. یانێ گێڕانەوەی بیرەوەریەکی نەسڵێکی تایبەت و ژیانەوە بە کاتی سیروانیش کە اتفاقاً شایڵم جێیترین ڕۆمانێکە کارەکەی مەنسوور تەیفوری پەردە لە هەنێ ترۆمای مێژووی لە با ترۆماهەیە کە اتفاقاً ئێمە هەمیشە پێمان خۆش بووە وەک بەشێک لە فەرامۆشی باز بکرێن یا حتا باس نەکرێن و ئەم گێڕانەوەی ڕووداوە ترۆماتیکە تاریخیەکان کە کاری سەرەکی ئەم ڕۆمانەیە بەحاڵ دەرکەوتەی بووە و ئەمە وەک بیرەوەرگێڕانەوە و داستانیکردنەوەی ترۆمان مێژوویەکان ئەکرێ باسی لەسەرکرێ. یەکێکتر لە کارەکان تێکهێنانەوەی دژبەرەکان و زنجیرە پلەی گێڕانەوە لە گێڕانەوە مێژوویەکانە. سەرجەم ڕۆمانەکان ئەم کارەکەن واتە ئەگەر گێڕانەوە مێژوویە باڵادەستەکان بە جۆرێک دۆگانەهایەکی متەقابڵیان هەیە مەسەلەن ئوروپای متەمەدن شەرقی وەحشی یا مەسەلەن ئێرانیەکی ملیگەرا مەسەلەن ملیگەرابوون لەگەڵ محلی گەرابوون تەرەقی و پیشڕەف لەگەڵ گێرە شێوێنی مەسەلەن وحدەتی ملی لەگەڵ تەجزیە تەڵەبی ئەمانە چەمکەیەکی دۆگانان کە ئەم ڕۆمانانە هەوڵەدەن کە دووبارە ئەمانە ئەم چەمکانە تێک بشکێنن ئەم دۆگانانە تێک بشکێنن و یا دۆگانەیەکتر جایگوزینیکەن کە لە ئەکسری ڕۆمانەکانە هەرم کارە کراوە کە لەوانەیە پێ بوتێ مەسەن وارونەسازی تەقابڵهای مسلەتی گێڕانەوە مێژوویەکان و باسێکتر کە هەیەوەیە کە ڕۆمانی کوردی هەموو ڕۆمانێک قارەمانێکی مەسەلەدار و خاوەن کێشەیە. هیچ ڕۆمانێک وجودی نییە ئەسان ڕۆمان بە ئەو کێشانەوە دەست پێەکە لە دنیای مۆدێڕنا پێشترێمە مەسەن حماسەمان هەیە ڕۆمانسمان هەیە کە قارەمانێکی کێشەداریان نییە بەڵام ڕۆمان لە دنیای مۆدێڕنا قارەمانی ڕۆمان قارەمانێکە کە هەمیشە کێشەدارە و کێشەکانیشی بەرحاڵ لە ناو دڵی کۆمەڵگا دروستە بن. لە ڕۆمانی کوردی شایبە مەسەلەن ئەبینین ڕەسوڵ من بە شێوەی تاریخی یانە تەرەتۆبێکی تاریخی پیایدێم ڕەسوڵ لە ڕۆمانی گۆمی بەردەلانکێ ڕۆمانێکە کە نیمەی دووەمی قڕنی 19 ئەگێڕێتەوە لە کوردستانی ئێران لە بەشی منتەقەی موکریان کە حاکمێکی تورک بەرحاڵ دانراوە بۆ حکمڕانی لەو منتەقە و ئەو ڕۆمانە تەقابڵێکە لەبێ مەسەلەن حاکم و ڕعیەت و ڕەسوڵێک لەوێ ڕەسوڵ ئەبێتە قارەمانی ڕۆمان و بەنسبەتی حاکم مقاومەتێک ئەکا ئەوتا مقاومەتەکەی مقاومەتێکە لەسەر مەسئلەیەکی ناموسی و ئاشقانە یعنی هێشتا
ئەو پرسە سەرەکیەی ئەدەبیاتی کوردی لەو سەردەما ئەگەر باسی سەردەمی مێژوویەکەین دروست نەبووە کە وەختی ئەگەر مێژوویەک بنووسرێتەوە ئەو پرسێکی سیاسی بێت پرسێکی ئاشقانە و ناموسیە. دواتر لە ڕۆمانی مانوونەمانە سوارە قارەمانی ڕۆمانە سوارە ڕۆمانی مانوونەمان ساڵەکانی 1905 تا 1920 لە کوردستانی ئێران بەتایبەت سەردەمی مەشروتیەت شەڕی عوسمانیەکان و ڕووسەکان لە مەنتەقەی موکریان کە بەشێکی زۆر تاریکی مێژووی کوردیشە مێژووی کوردستانی ئێرانیشە ئەگێڕێتەوە لەوێ سوارە لە مناڵێکی ساویلکە و ساکارەوە تەبدیلە بێ بە شەڕکەرێک نەچریکێکی مبارز واتە سوارە شەڕەکە لە بەرەیەک یانا عەلەی بەرەیەکی تر بەرعەلەی ڕووسەکان و دواتر بەرعەلەی خودی عوسمانیەکان بەڵام سوارە نازانێت بۆچی شەڕەکە تا ئاخری ڕۆمانەکەش معلوم نییە سوارە بۆچی شەڕەکە. ئەمەش سەردەمێکە کە اتفاقاً هێشتا ئیدەی ملت شکڵی نەگرتووە لە واقعیەتی عەرزی هەرحاڵ سیاسی تاریخی کوردستان. بەڵام لە قارەمانێک بەناو پیرۆت لە ڕۆمانی پێشمەرگەی ڕەحیم قازی ئیتر ئەو شتەوانیە لە پیرۆت و میرزا و لاس کە یەکدانە تیپی ئیجتیماعی پێشمەرگەهایەکی مبارز بەرعەلەی ستەمی دەوڵەتی پەهلەوی. ئەگەر مەسەلەن پیرۆت پێشمەرگەیەکە لە شاخ میرزا کەسێکە کەونە لە ڕۆمانەکە باسی لێ ناکریان ئێمە ئەو نازانین کە میرزا کێ فقط دەبینین کە میرزا کەسێکە لە شارە هەڵاتووە بەرەو دێهاتەکان وەساواک بە دوایە گەڕێ بەڵام ئەوە اتفاقاً لە لاس ئەم شتە خۆی زۆر بە جوانی نیشانەدا. لاس ئەبێتە قارەمانی ڕۆمان و ئیدەیەکی سیاسی پێیەوە ئەو ئیدەی پێکهێنانی نەتەوەیە. دواتر ئێمە لەگەڵ مۆرادا ڕووبەڕووین. مۆراد کەسایەتی یەکەم و بە جۆرێک قارەمانی ڕۆمانی زینووی بەتەمە نازانم پێم وابێ جناب دکتۆر گەردەنەی مەهالوت بتوانێت واتاکەی بێت لە فارسیە یانە لەو ڕۆمانە اتفاقاً یەکێ لە تایبەتمەندترین لەحزەهای تاریخی مێژووی کوردستانە گێڕێتەوە شتێکە لە مێژوو نووسە مەرحاڵ هەم ناسیۆنالیزمی ئێرانیا بە شێوەی ئەنکار ئەگەر باسیشی لێکرێ ئەبینرێ هەم لە ئەدەبیاتی هەم لە مێژوو نووسی چەپی ئێرانیە و حتا لە زۆر جێگەش لە چەپی کوردیشە بە جۆرێک تووشی غیابێکی نوێشتاری ئەبێت. ساڵهایەکە بینی 1967 و 68 کە شەڕێکی مەسەلەن چریکی لە مەنتەقەی موکریانە ڕووەداوە لێرە منەم ڕۆمانم زۆر بەلاوە جاڵبە چۆن ئەم ڕۆمانە دوودانە لە دەستپێکە تا بەشی ئاخری ڕۆمانەکە کە فەسڵی سی و نازانم چەنۆمە دوودا ئەنگار ئەو ڕۆمانە دوودانە قارەمانی هەیە شتێکە زۆر سەیرە لە هیچ ڕۆمانێکە ئەمە دوودانە قارەمان نابینین بەڵام ئەو ڕۆمانە جۆرێک نووسراوە لەوانەیە دلیلی شاید ناشیگەری نووسەرەکەشی بوو بێت بەڕێز کامران حامێدی بەڵام اتفاقاً هەرە شتە یا لەوانەیە مەبەستێکی تایبەتیشی بوو بێت لە فەسڵی ئاخرا زۆر جوان خۆی نیشانەدا. ئێمە لەگەڵ ئیسماعیلێکە ڕووبەڕووین کە دانشگاهیەکە چریکێکی ماوەیستە گەڕاوەتەوە بۆ کوردستان لە ناو ڕۆمانەکە معلمە لە دێهاتێکی پیرانشارە و لەو لاشۆ نمایەندەی مەسەلەن ناسیۆناڵ بۆرژوای کووردە ئیسماعیل لەو لاوە بینین مۆرادێک هەیە کە کوڕێکی بێدەنگ و هەژاری دێهاتیە و هیچ ئاگاشی لە کێ مەسایلی سیاسی و مشتانە نییە بەرحاڵ جۆزی ڕعیەتهای تازە بە دێحقان و بە جووتیار بووە. بەڵام لەم ڕۆمانە شتێکی زۆر سیر هەیە اتفاقاً ئەگەر ئیسماعیل نەبووایە مۆراد نەبوو بە قارەمانی ڕۆمان ئەمە ئیسماعیلە کە مۆراد ئاگاهی سیاسیەدا بە مۆراد و دواتر ئەزمونەکانی ڕۆژانەی خودی مۆراد کەسێکە ئیسماعیلی شەریفزادە بەڵە هەر مەبەست ئەوە لە
هەر 46-47 ئەرێ 46-47 لەو ڕۆمانە ئەبینین مرادێک هەیە کە تەبەقەی مەسەلەن جوتیارەکانە یا ڕعیەتایە کە تازە بوون بە جوتیار لە کوردستانە دوای ئەسلاحاتی ئەرزی منداڵێکی شوانە کە سەری لە هیچ یەک نابێتەوە بەڵام کاتێ کە خۆشەویستەکەی کوێخای ئاواییەکە ئەیدا بە مەلایەک ستەمێک ئەبینێ ستەمی ئاغاکان و شەیخەکان هەر دواتر مراد زەتی کە زەویەکی باوکی لە تەرەف گەورە مالکێکەوە زەوت دەکرێت ستەمی دووەمە بینێ ترومای دووەمی مرادە و سۆمین جاریش لە تەرەف دەوڵەتەوە ئەبرێ بۆ سەربازی ئەجباری و هەمایی بە جۆرێ ئەو سێستەمەی شێخ و ئاغا و دەوڵەت مرادەکە بە قارەمانێک بەڵام بەبێ ئەسماعیل مراد نابوو بە قارەمان یانێ جوتیارێک نابوو بە قارەمانی ڕۆمان واوە ئەو کەسایەتی معلمە بوو کە ئەیکا بە قارەمان و لە کۆتاییشە ئەتفاقن وەختێ مراد ئەبێتە چریکێک و ئەچێتە شاخ هیچ معلوم نییە کە ئایا ئەمە ئەم مرادە سەر بە چینی جوتیار و کێشەی تەبەقاتی هەیە یا مرادێکە کە کێشەی نەتەوەیی هەیە واتە ئەم ڕۆمانە ئەویست تێکەڵکاریەک لە بینی چەمکی نەتەوە و مەسەلەن کێشەی تەبەقاتیە دروستکات و پێشم وایە ئەم ڕۆمانە زۆر سەرکەوتووە و کارێک بوو دوای ئەمە فەرهادمان هەیە فەرهادێکە لە شۆڕشی 57 بەشداری کردووە و تووشی ئەفسوردەگی هاتووە نەسڵی چریکە مبارزەکان و دوای شۆڕشی 57 تووشی ئەفسوردەگیەک هاتووە و ئەم شتە مەسانێمە لە شعری عەتای شوعیبی میرزاییشە ئەیبینین کە من بەڕاستی زۆر خۆشم لێ لەو شعرە منتەها لەو لاشۆ ئێمە لە کارەکەی ژیانەوە بە کاتی سیروانیشە هەر بازم دوای ئەو سەردەمە ئەگەر فەرهاد تووشی خەمۆکیە و ئەفسوردەگی هاتووە کەسایەتی ژیانەوە بە کاتی سیروان تووشی ئاعتیاد هاتووە دوای ئەو شۆڕشە منتەها ئێمە لە ڕۆمانی گابۆڕە کەسایەتیەکمانەیە قارەمانێکمانەیە کە بەناو هەژیر کە نیوەی گۆمشدەی ئەو دوو کەسایەتیەکەی ترە ئەنگار یانە چۆن هەر خەریکن دەورەیەکی تەجروبەیەکی نەسڵی تایبەت ئەگەڕنەوە هەژیر باوجودی ئەوەی کە لەولاوە مراد و قارەمانەکەی ژیانەوە بە کاتی سیروان تووشی ئەفسوردەگی و ئاعتیاد هاتوون هەژیر کەماکان لەو سەردەمە بە دوای خولیای زمانی کوردی و خوێندنەوە و دواتر هەڵبژاردننی مەسەلەن ناوی عەبدولموتەلیب ئەیکاتە هەژیر و هەڵبژاردننی ڕێگەیەکی دوورتر و دواتر ئێمە تێکهێنانەوەی پیلۆتمان هەیە لە گێڕانەوەکانە بە سوورە زۆر کورت ئاماژە ئەەکەم کە گێڕانەوە باڵادەستەکان ڕۆمانتیکن مەسەلەن تۆ کاتێ کتێبەکانیان نەخوێنی تۆ کتێبە مێژوویەکانیان نەخوێنی تۆ لە نەهایەت تا قارەمانێک کە نمایەندەی نەتەوەی ئێرانیە چام قارەمانە ڕەزاشا بێ محەممەد ڕەزاشا بێ یا هەر کەسێکی تر دێت و هەموو تەنیشەکان بەرتەرەفەکان هیچ شتێک ناهێڵێت و سەر ئەکەوێت تا لە ڕۆمانی کوردیە ئەم پیلۆتا بێتە پیلۆتێکی تراژیک ئەکسەریان ڕەسوڵ و سوارە و پیرۆت و میرزا و لاس ئەمرن مراد و فەرهاد تووشی خەمۆکیان و هەژیریش لە بینی ئەم وەزعیەتە گیری کردووە و ئەم گێڕانەوە تراژیکە هەژی ئەڕوات گیری کردووە و ئەم دوودانە بەرحاڵ بە جۆرە باسپەیرەنگدەهیە بە پەیرەنگی ڕەوایەتەکان لە ڕۆمانتیکەوە بۆ تراژیک زۆر سپاسی ئەنجومەنی ڤەژینەکەم و زۆر سپاسی بەشدارانی بەڕێزی ئەم کۆڕەشەکە مەزانم زۆر ماندوو بوون بە باسەکانە و دووبارە سپاس